چەند ڕۆژێکە کوڵی گریانێکی خەستم هەڵگرتووە و هیچ دڵپڕێک، چەند مانجێکە گەروم پڕە لە ئاواز و هیچ بیسەرێک، چەند ساڵێکە دەفتەرم پڕە لە شێعر و هیچ خوێنەرێک نادۆزمەوە کە فرمێسک و ئاواز و شێعرێکی لا جێبهێڵم. بۆ مسینجێرەکەی شەهید هاوڕێ کارساز ناسراو بە هاوڕێ شێخانی. هاوڕێ گیان سڵاو، ئەو کاتەی من شنۆ خنجیلانەکەم بەجێهێشت تۆ هەروە مێر منداڵ بووی و بە هەڵکەوتیش بێنەم ناسی بووی، بەڵام تۆ لە من دڵ ئاوەڵاتر بووی و ئێستاش نازانم لەکوێرا دەتناسیم و چۆنت دەناسیم. زۆری پێنەچوو تۆش وەک من تێرت لە بەفراوەکانی چێلەشین و ڕەندۆڵە نەخواردەوە و لە کاتێکدا هەروە تا مەزرۆی جێلاسی شنۆیە بووی تێر بەدڵی خۆت لە کوچە باغەکاندا جەهێڵایەتیت نەکرد و هەمووانت بە ئومێدی گەڕانەوەیەکی بەزوویی و یەکجاری بەجێهێشت و ڕوود لە دەڤەری کوڕەکانی خۆمان کرد. دوایی لە فەیسبووک وەک دوو دێموکرات و دوو هاوشاری یەکترمان گرتەوە و بووین بە دۆستی فەیسبووکی و حیزبی و لە دووری هەزاران کیلۆمیترەوە بەدڵ بووین بە برا و هاوسەنگەر و باوەڕ پێکراوی یەکتر. وە بیرتە دامان نابوو کە هاتمەوە تێر باسی ئەو دوایانەی شنۆیان بۆ بکەی، باسی منداڵی خۆت و کۆڵانەکانی سەلیماباد و تەنانەت باسی شێتەکانی شارم بۆ بکەی، باسی حەوڵا شێت و لاڵەی ئیسکۆرتی کاگنەبی قادریم بۆ بکەی، پێم بڵێ ئاخیرەکەی چی بەسەر پردی پوشای و تاریکە بازاڕیدا هات، چیرۆشی سەفەرەکانی ئەم دوایانم بۆ بجێڕێەوە کە لەگەڵ کوڕەکان دەگەڕایەوە. وە بیرتە پێم کوتی ئەگەر لەگەڵتان دەرچم پێم خۆشە سەفەرێک پێکەوە بگەڕێینەوە، بەڵام دەبێ حتمەن قادر محەممەد گوڵیشمان لەگەڵ بێ. کوتت بە چاوان هەتا شنۆیە لەسەر شانت دادەنێم، تۆ هەر وێنە و فیلمی چاکمان بۆ هەڵگرەوە با کە شەهید بووین وێنەی تایبەتیمان هەبێ. هاوڕە گیان، تۆ لەسەر بەڵێنی خۆت مای و بە ئاوات گەیشتی و بووی بە شەهیدی سەربەرزی نیشتمان و ئەوە من بووم کە بەدقەولیم لەگەڵ کردی. بەڵام قسەی خۆمان بێ، وێنەی زۆر جوان و شێرانت هەبوو بۆ ڕۆژی ئاوا مێژووی. ئەوە ئێمەین هەتا هەتایە یاد و ناوی تۆ لەسەر سەرمان دادەنێ. هاوڕە گیان، بەڵێن بێ لەوەی واوە من هەموو هەواڵەکانی ئێرەت بۆ دەنووسم و تۆش قەولم پێ بدە لەو سەفەرەتدا هندێک تونیایەتی من بشتێنی. لە جیاتی من بچۆ خزمەت شەهید محەممەدی عەلی پیرێژنی و دەستەکانی ماچکە و بڵێ گەردنم ئازاد بکە، چونکە زۆر لەسەر سفرەی ناو و ناوبانگی ئەو ئاوم خواردوێتەوە. توخداکەی جوان سەرنج بدەیە کاتێک کە کاک دکتۆر پاش ئەو هەموو ساڵە حەسەنپۆر دەبینێتەوە چڕ دەدا. بزانە وێنەیەکم بەدزی بۆ ناگری و هەر بەو میسێنجەرەی جاران بۆم بنێری. سەری خۆت بزانە حەسەنپۆر ئەو هەموو نهێنیی حیزبی لەکوێداناوە. ئەوەندەشم بۆ بنووسە ئایا حەسەنپۆر و مامۆستا نەسرین هەروە دەستیان لە ناو دەستی یەکتردایە؟ لەسەر ئیزنی خۆیان وێنەیەکی ئەوانیشم بۆ بنێرە. ئاخر داواشم ئەگەر بۆت کرا کاتێک کە کاک دکتۆر پێشوازی لە هاوسەفەرەکانت دەکا وێنەم ناوێ وەسفی ئەو کاتەم بۆ بنووسە، بەڵام قەیدی ناکا پەلەم نییە. بەڵام هاوڕێ گیان، تۆ گیانی وەنەوشەی کچت نەکەی باسی ئەو دوایانەی کوردستان بە کاک دکتۆری بکەی، باسی دانەوەی کەرکووک و سەر بەخۆیی و ئەوانەی بۆ مەکە. پێی مەڵێ کە کورد هێندە زەلیل بووە
لە جیاتی سەروەری خاچی کوردستان دەستی بە کڵاوەکەی خۆی گرتووە. نەکەی پێی بڵێ کە ئێستا ئێران تەنیا خزمەتی لەگەڵ ئێمە ناکا، باسی دوولەتبوونی خۆمان و کۆمەڵەشی هەر بۆ مەکە، چونکە بۆی هەیە ئەوە ببێتە مێژوو و ئەو شۆڕژێرانەی دژی یەک بوونن یان لە شەرمی ماڵ و منداڵی ئێوە بڕۆن یانیش تەکانی ئاخر موشک مێشکانی لە قان دەبێ. دەکرێت تەنیا هەر ئەو ڕاستیەی پێ بڵێ کە ئەندامان و لاینگرانی حیزب لە جاران یەکجار زۆر یەکگرتووترن. هاوڕێجان، دەزانی دام نابوو پێکەوە جارێکی تر بچینەوە شنۆ چوارسووچی شار بە پیاسە بگەڕێن و حەسرەتی کوچە باغەکانی جێلاس نەبێتە خەونی هەتا هەتایی و جارێکی تر لە قەنادیەکەی خۆتان پاڵدەیەکی سات بخۆینەوە. بەڵام جانە، ئێستا کە سەفەری ڕێگایەکی ترت هەڵبژارد و بوێرانە ئەو شانازیەت بە گیانی خۆت کڕی، دڵنیا بە کە گەڕامەوە تاکی ئەو شوێنانەی پێت خۆش بوون بەوە نەوشان نیشان دەدەم و هەر وەک بەڵێنیشم پێدا بووی ناهێڵم. خۆ فرۆشە راپۆرت دەرەکانی قەرەسەقەل سەریان هەڵبێ و لە سەروی مەجلیسێ دانیشن. دەبێ کارێک بکەم خائینانی شەوی هێڵدا و هەمووی ئەوانەی ورجیان بە پارەی خەیانەت هەڵمساندووە بە سزای کردەوەکانیان بگەن یان ببن بە پەناخواز لە کۆریای باکوور و ماڵ و منداڵیان هەتا هەتایە سەر شۆڕی کردەوەی بابیان بن. دڵنیاشت دەکەمەوە یەکێک لە خۆشترین شەقامەکانی شنۆیە بناوی تۆ دەکرێ و نەوەکانی تۆ شانازی بناوی تۆ دەکەن. هاوڕێجان، دیتت ئاخری کاکەی درست خۆی بۆ نەگیرا و لەگەڵ دایکت سەردانی ماڵە تازەکەیان کردی؟ دیتت بە چه هەیبەت و شکۆیەک میوانی بەخێراتن دەکردن؟ ئەو سەری بەرز بوو، سینجی تەژی بوو لە شانازی بوورە، هەرە و شانازیەی ئارام و قەراری لێستان دەبووی. ئەدی دیتت کە لە شنەوە تا کرماشان واتە هەموو شارە خۆشەکانی ڕۆژهەڵات چۆن وەڵامی داواکەی حیزبەکەتیان داوە و مانیان گرت؟ دیتت کوردانی ئوروپا چۆن دەرچیان بە سەفارەتەکانی ئێران گرت بوو و چیان بە ئاڵای ئێران کرد؟ جا بە هەر دوژمن و جاشە سەر شۆڕەکان بڵێن حیزب کەسی لەگەڵ نەماوە. بانیشتمان فرۆشەکان بزانن کە هیچ دیکتاتۆرێک تا کۆتایی نایباتە سەر و ئەدی ئەوان دوای خۆیان چ لە منداڵەکانیان دەکەن کە تەمەنێک دەبێ سەر شۆڕی وەنەوشەکان بن. هاوڕێجان، لە کۆتاییدا بە هاوڕەکانت بڵێ کە کەس نەیدەزانی بۆ کامتان بگری. ئەو ماوەیە ئێوە بە کۆڕ میوانی هەموو چرکە ساتەکانی ژیانی ئێمە بوون و بنەماڵەکانتان لە ئێمە قایمتر وەک پۆڵا بەڕێیان کردن و ئەوە خەریکن قەڵای شێرە کوڕەکان ئاوادان دەکەنەوە. کەس نییە وێنەی کاک مەنسوور هاوسەری دادە سۆهەیلای نەدیبێ کە چەندە بەسەر بەرزی دارە بازی شەهید و شەریکی ژیانی لەسەر شانداناوە. کاگاوات حەسەنپوور ئەوەندە قایم و بەورە بوو کە خەڵک لە جێگای ئەو فرمێسکی دەڕشت و شانازی بە ورەی ئەو دەکرد. ئەو تەنانەت ئیزنی سەرخۆشی و کراسی ڕەشی بە ئێمە نەدا. هاناوریاش کە ڕۆژ نەبوو هۆنراوەیەکی تازەتان بۆ نەنووسێ و وێنەیەکی تازەتان لێ بڵاو نەکاتەوە. 25 خەرمانانی 1397 هەتاوی مام کوردنژاد ئیبراهیمی، فینلاند.